بەڵەوەی کە ئێستا لە شقامی سیاسی عێراقی دەگوزارێت هەر سەررجەم لایەنەکانی هێناوەتە سەردەنگ دەست پێشخەریەکان بەردەوامن بۆی کە دوای تێپەڕبوونی زیاتر لە 10 مانگ بە سەرنجامدانی هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانی عێراق حکوومەتی عێراق بکەوێتە سەر پێی خۆی و پێک بهێنرێت بەڵام چوارچێوەی هەماهەنگی شیعەکان و لە نێویاندا کۆمەڵێک لایەنی دیکە بە تایبەتی سەدر لە لایەکی دیکەوە ناڕازین لە ئەنجامەکانی هەڵبژاردن و داوای چارەسەرکردنی دۆخی سیاسی عێراق دەکەن. ئەم وەڵامدانەوانەی نێوان سەدر و مالکی و هەروەها ئەو بابەتانەی کە ئێستا لە نێو شقامی سیاسی عێراق هەیە تاکەی بەم شێوەیە بەردەوام دەبێت و ئایا ئاسۆیەک هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە؟ زیاتر قسە دەکەم بەڕێز ئەحمەد مەشهەدانی لێکۆڵەری سیاسی لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئەحمەد ئەم کاتت باش. لا نوێترین لێدوانی سەدر و مالکیەوە دەست پێ دەکەم بەرامبەر بە یەکتر پێتان وایە بە تونتربوونی لێدوانەکان بەرامبەر بە یەک لە نێوان سەدر و مالکی ئایا ئاسۆیەک بۆ چارەسەری ئەم کێشانە لە ڕێگەی وتوێژەوە هەیە؟ مرحبا أختي الكريمة. مساء الخير عليكم على مشاهدي قناة كردستان. أولا من خلال مراقبتنا یەکەمیان لە چوارچێوەی مراقبەکردنی پرۆسەی سیاسی دەبینین کە ئالۆزیەکی زۆر هەیە و ڕەوشەکە گشتی چق بەستووی بە تایبەتی کە مالکی گوتی هەڵبژاردن و دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکرێت لە دوای ئەوەی کە پەرلەمان بڕیاری لێدەدا و ئەم هەڵبژاردنانە ئەمانە نین کە مقتەدا سەدر دەوێت چونکە هەمومان دەزانن ئەندامانی نوێنەرانی عێراق هەمویان ئەوانن کە لایەنگری چوارچێوەی هەماهەنگین و هەروەها مالکیش ئەمەی دەوێت. بەڵام هەڵبژاردن بە پێی دەستور لە دوو ڕێگەیەوە دەکرێت. یەکەمیان سێ لەسەرەکی پەرلەمان ئەمەیان بیەوێ دەزانن کە ئەندامانی زیاترین هیچ چوارچێوەی هەماهەنگین بەڵام کە کتابێک بچێت و سەرۆک کۆمار بڕیاری لە سەر بێ بۆی هەڵبژاردن بکرێتەوە. بەڵام حکوومەتی ڕاگوزەر متمانی لە پەرلەمانەوە باشە. لە لایەکی دیکەەوە بژاردێکی دیکە دەخرێتە بەردەمەویشەوەیە کە هەوڵ بدرێت بۆ درێژکردنەوەی دەسەڵاتەکەی مستەفا کازمی وەکو حکوومەتێکی کاربڕێکرد تا چارەسەری کێشەکان. ئایا ئەمە دەتوانێت لە لای هەموو لایەنەکانی دیکە پەسەند بێت تام کێشەیە چارەسەر دەبێ؟ دەنگتان باش نایە گەر پرسیارەکە باشە. سەبارەت بە بژاردەیەکی دیکە قسەم کرد، پرسیارم لە بەڕێستان کرد، باس لەوە دەکرێت کە داوا دەکەن دەسەڵاتەکەی مستەفا کازمی بۆ 1 ساڵی دیکە درێژ بکرێتەوە تا بتوانن لایەنەکان بگەنە ڕێککەوتن. ئایا ما دەتوانێت پەسەندی لایەنە ناکۆکەکانی شیعە بێت بە تایبەتی بۆ چارەسەری دۆخی عێراق؟ بەڵێ دەنگتان باش نایەت. باشە گەر کێشەی دەنگ چارەسەر بێت زیاتر لە میوانەکەم دەپرسم سەبارەت بە دۆخی عێراق چەند بژاردێک خراونەتە بەردەم چارەسەرکردنی ئەم دۆخی کە ئێستا عێراق هەیە تێدا کەوتووە بە تایبەتی لەلایەکەوە نێردەی نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری عێراق پلاس خارد بڕیارەکە کۆبوونەوەی دیکە ئەنجامداد لەگەڵ بەرپرسانی باڵای شیعە لەگەڵ سەدریش کۆبووە لەلایەکی دیکەوە دەست پێشخەریەکان بەردەوامن بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە داوای وتوێژی نێوان لایەنەکانی شیعە دەکرێت نێوماڵی شیعە خۆی ناکۆکە بەشێکیان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختن بەشێکی دیکەیان ڕەتی دەکەنەوە هەڵبژاردننی پێشوەختە بتوانێت چارەسەری کێشەکان بکات. داوای درێژکردنەوەی دەسەڵاتی مستەفا کازمیش دەکرێت کە ئێستا حکوومەتەکەی کاربڕێکەرە. من میوانەکەم ئەگەر ئامادە بێت و دەنگم بەباشی بگاتە لای ئەحمەد مەشهەدانی لێکۆڵەری سیاسی باسی بژاردەی درێژکردنەوەی دەسەڵاتەکەی مستەفا کازمیمم کرد کە ئێستا حکوومەتەکەی کاربڕێکەرە. ئەمە ئەتوانێت لایەنە ناکۆکەکان لەسەر پرسی عێراق بگاتە کاتە یەک بەرە بۆ ئەوەی کە دۆخی عێراق چارەسەر بکەن. باشە دیارە میوانەکەم دەنگی من ناگاتە لای دواتر قسەی زیاتری لە بارەوە دەکەم ئەگەر میوانەکەم ئامادە بوو سەبارەت بە دۆخی عێراق و پێشهاتانی کە ئێستا لە نێو ماڵی شیعەدا و شەقامی سیاسی عێراقی بەردەوام.
بەڵێ هەر لەبارەی دۆخی عێراقەوە پچڕانی بەردەوامی کارەبای نیشتیمانی لە بەسڕە دانیشتوانی شارەکەی هێناوەتە سەر شەقامەکان و با سووتاندنی تایە ڕێگەی سەرەکی نێوان بەغدا و بەسڕیان داخست چەند ڕۆژێکە بەهۆی گوشاری زۆر و پلەی گەرمای بەرزەوە یەکێک لە وێستگەکانی کارەبای شارەکە لە کارکەوتووە. گەرمایا پێنجە پلە و نەبوونا کارەبێ خەلکی بەسڕای تۆڕەگیریە ئەو ژی تۆڕە یاخوا بە سووتاندنا تایە و داخستنا ڕێیا سەرەکیە دیگەل بەغدایە دەردەکەن. ئەمە یەکەم جار نییە کە خۆپیشاندان دەکەین و دوجاریش نابێت. داواکاریەکانمان زۆر سادن، لە ڕاستیدا ئەمانە داواکاری نین، بەڵکو مافی سەرەتایی خەڵکی مافخورایی بەسرن، ئیتر بەسە ماندوو بووین. وەزارەتە کارەبای عێراقی بڵاو کردیە بە سەدەما بڵندبوونا پلا گێرمای تەقینێکە مەزن لە وێزگەها خورزبێر لە بەسڕای چێبووە ji ber هەندێک کارەبا نیشتیمانی لە پارێزگەیên بەسڕا میسان زیقار و واست نەمایە هەفدەم ڕۆنژوانên بەسڕایê گileyî li nebûna ava ve xwarinêjî dikin. لا الله يرضى لا محمد يعني سنة 2002 نەخوا و نە پێغەمبەرم دۆخیان قبوڵ نییە. ئێمە لە ساڵی 2022 داین ئێوەی بەرپرسەکان هۆکارن کە بوونیتە گاڵتەجاری وڵاتانی دیکە ئێستا لە سەرانسەری جیهان دیمەنی ئەم دوو کەڵ و سووتاندنی تایە دەبینن. باشە شەرم لە خۆتان ناکەن؟ وطلعونها مش شوفون هيك وضعية مثل وضعية العراق. بەسڕات دووەم مەزنترین پارێزگەها عێراقیە و نزیکی هەفتێ لە سەدەیا نەفتاوی وڵاتی لە خۆ دەگریت و زەنگینترین پارێزگەها ئاوەیەژی لێکی ئێمیە خزمەتگوزاریان ڕوونژوانên wê بێزار کردیە. جارێکی دیکە گەڕێمەوە لای میوانەکەم بەڕێز ئەحمەد مەشەدانی لێکۆڵەری سیاسی لە هەولێرەوە لەگەڵم بوو سەبارەت بە قوڵبوونەوەی کێشەکانی عێراق و ناکۆکی نێوماڵیشی قسم لەگەڵ یەکرد بەڕێز ئەحمەد مەشەدانی. باشە بە بڕوای بەڕێزت پێتان وایە چارەسەری ئەم دۆخەی ئێستای عێراق چییە؟ هەڵبژاردننی پێشوەختە لەلایەکەوە ڕەت دەکرێتەوە لەلایەکەوە داوا دەکرێت کە پەرلەمان کۆ بێتەوە و درێژە بە ڕەوتی یاسایی خۆی بدات. والله الحل للأزمة العراقية بەخوا من چارەسەر بۆ کێشەکانی عێراق نابینم تەنها پەرلەمان هەڵبوەشێتەوە بەڵکو هەندێک سەرچاو بێنە پێشەوە کە لە پرۆسی سیاسیدا بەشدار نەوبن لە پێشوودا کاریان نەکردبێ لە پەرلەمان وەزیر نەوبن وەکیل وەزیر نەبوو بن. ئەمە چارەسەری تاکلایانەیە بۆ پرۆسی سیاسی عێراق. باشە ئەوەی تەنها هەڵوەشاندنەوەی پەرلەمان چارەسەری کێشەکان ناکە. سوودی چییە ئەگەر پەرلەمانت هەڵوەشاندەوە و هەڵبژاردنت کردەوە و هەمان کەسەکان هەمان دەموچاو هاتنە پێشەوە کوتلەی سیاسی هەن کە دەترسێن لە دووبارە هەڵبژاردنەوە. لەبەرچی سەبەبەکە ئەوەیە کە لە خەڵک دەترسێن خەڵکێکی زۆریان لە دەستداوە کوتلەی سیاسی دیکە هەن کە ناترسێن لە هەڵبژاردن وەکو پارتی دموکراتی کوردستان. پارتی دموکراتی کوردستان ناترسێت لە دووبارە هەڵبژاردنەوە وەکو سەرۆک مەسعود بارزانی گوتی ئامادەم کە هەڵبژاردن بکرێتەوە و ڕناوەستن بەرامبەرەوانەی کە دەڵێن هەڵبژاردن بکرێتەوە با سبەی هەڵبژاردن بکرێت. ئەمە و متمانەیە کە خەڵک پێت دەدا و خەڵک متمانەی بە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لەبەر ئەو خزمەت گوزاریانی کە حکوومەت ئەوەکو بەڕێزیشت ئاماژەت پێ کرد ئەوەی کە ئێستا لە ماوەی 4 خۆلی ڕابردوودا حکومی عێراقی بەدەستەوە بووە لە ئەنجامی هەڵبژاردن هەڵنەبژێردراوە بەڵکو بە پێ ئەو ڕێککەوتنانە بووە کە لە نێو لایەنەکاندا بووە وەکو هەڵبژاردنێکی ناڕاستەوخۆ. پێتان وایە ئەم جارە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە دووبارە بکرێتەوە کەسێکی سربەخۆ و ڕاستەقینە دەتوانێت حکومی عێراق بکات کە لایەنەکان لەسەری کۆک بن؟ بەڵێ لە کاتێکدا کە هەڵبژاردن کراوە خوشکە ئەزیزەکەم پێویستە یاسایەکە بە دابنیشن لەسەر مێزی گفتوو بۆ تەنها یاتیمات لە سەر نسووسەکانی دەستور نەکرێت. زۆربەی سیاسیەکان هیچ گرنگێک بە
دەستور نادەن و جێبەجێی ناکەن لە نێو عراقدا بەڵکو دەبێت لەسەر مێزی گفتوگۆ دانیشن و دەست پێشخەری یاسای نوێ دروست بکەن کە کوتلەکانی سیاسی لەسەری ڕێک بکەون ئەم مێزە و ئەم گفتوگۆیانە داهاتووی خەڵکی عراق دیار دەکەن یاسای نوێ وەڵامدانەوەی خەڵکی عراق. بەڵێ بەڕێز ئەحمەد مەشەدانی لە کۆڵەری سیاسی زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی. شكرا جزيلا.